دوا بە دوای هێرشە گەورەکەی داعش بۆ سەر زیندانەکەی شاری حەسەکە هێزە تایبەتەکانی ئەمریکا سەرکردەی ئەو ڕێکخراوە تێرۆریستیە دەکوژن. حاجی عەبدوڵڵا ناسراو بە ئەبوو ئیبراهیم الهاشمی القوڕەیشی لە پەیوەندی بەردەوامدا بۆ لەگەڵ تێرۆریستانی داعشدا لە سووریا و لە عێراق هەروەها لە شوێنەکانی تری جیهاندا. سەرۆکی ئەمریکا قوڕەیشی بە کەسێکی ترسنۆک ناودێر دەکات. لە دووەهەمین کاری بێهودەی و ترسنۆکانەیدا بە بێگوێدانە ژیانی ئەندامانی خێزانەکەی و خەڵکی تری ناوخانوەکە هەرتەنها خۆی نەتەقاندەوە، بەڵکو نهۆمی سێمی ماڵەکەی تەقاندەوە لە بری ئەوەی ڕوبەڕووی دادوەری ببێتەوە بۆ ئەو تاوانانەی کردوونی. کوژرانی حاجی عەبدوڵڵا گورزێکی تری بەهێزە لەو ڕێکخراوە تێرۆریستیە، بەڵام وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن ئەو کردەی کوشتنە بە مانای نەمانی مەترسیەکانی داعش نییە. ئەمە ئەو ڕێکخراوەیە کە دەیەوێت خۆی بەهێز بکاتەوە، دەیەوێت بەردەوام هێرش بکات و بکوژێت و ترس و تۆقاندن بنێتەوە. حاجی عەبدوڵڵا بەشداریەکی زۆری هەبوو لە هەوڵەکاندا بۆ بژانەوە و پەرپێدانی تواناکانی داعش. وەک پێشتریش وتومانە، داعش بەردەوام مەترسیە، بەردەوام مەترسیە بۆ سەر ئاسایشی نیشتیمان، مەترسیە بۆ سەر ژیانی خەڵکی بێتاوان. ئەبوو ئیبراهیم القوڕەیشی لە ناوچەیەکی نزیک لە سنووری تورکیا کوژرا. دانیشتوانی ئەو ناوچەیەش وەک دەڵێن نەیانزانیوە کە گەورە تێرۆریستی داعش لەو ماڵەدا ژیاوە. تا ئێستاش واقمان وڕماوە لەوەی ڕوویدا، لە گەڕێکێکدا دەژیت و کەسێک 100 مەترێک لێتەوە دوورە هیچ شتێکی لەبارەوە نازانیت، هەر زۆر سەیرە. زۆربەی دانیشتوانی ئەم گەڕەکەەوە هەیان دەزانی کەس لەو ماڵەدا ناژی کە هێرشەکەی کرایە سەر، هیچ جم و جۆڵێک لەو ماڵەدا نەبوو. داعش لە ساڵی 2014دا هێرشە دڕندانەوە خوێناویەکانی خۆی بۆ سەر ئێزدیەکان چڕ کردەوە. ئێستاش پاش کوژرانی جێگرەوەکەی ئەبوبەکر البەغدادی ئێزدیەکان داوا و خواستی خۆیان هەیە. اش خودت کن وش ئەمریکا و هەچی کاربێ و حکوومەتە عێراقی ئەvێت ئێت کە گرتین و ئەف تعدەی کرین لە حەبسێدا وانجی بکوژن، نەوانجی سبە بردن و ئەفکرێ داعش البالوێ سبە دیسانێ شغلێکی پیستر بکن. خودێ ترسن دلێمەدا هەیە ئەم ترسن کە ڕۆژێکی دیسا ڤەگەڕین، بەس مەدوێ حەقیمە زووژی ببن و هەوە، یعنی ئەوە بسەرێمە کرین بەلا ئاردێ نەمینێ. کوژرانی ئەبوو ئیبراهیم القوڕەیشی لە باکووری ڕۆژاوای سووریا و نزیک لە سنووری تورکیا پرسیارگەلێکی زۆری دروست کردووە لەسەر ئایندەی ڕێکخراوی تێرۆریستی داعش، بەڵام هیچ یەکێک لەو پرسیارانە گومانیان نییە لە گرنگی ئەو کردە لەشکریە و جەختکردنەوەش لە بەرەنگاربوونەوەیەکی بەرچاوی ئەو ئایدۆلۆژیای ڕقوچینەیی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تری لەسەر دەژین.